This is NRT's Dialogue. سڵاوتان لێبێ من توانە عوسمان لاڵقەیەکی تری بەرنامەی دیالۆگا پێتان گەشتمەوە. بابەتی ئەمەڵقەی دیالۆگ قسەکردنە لەسەر کاریگەریەکان و هۆکارەکانی شەپۆلی کۆچکردن لە هەرێمی کوردستان و کورد بە شێوەیەکی گشتی لە ناوچەکەیە. بۆ قسەکردن لەسەرم بابەتە میوانداری چوار میوانی بەڕێزمان کردووە، هەرێک لە هەڵکە عەبدوڵڵا نووسەر و ڕۆژنامەنووس بە خراپترینی تایبەتێکین، کاک ڕامێر مەحموود، کاگێ ڕەبین هەردی و هەروەها پەروە عەلی پەرلەمانتار لە پەرلەمانی کوردستان و نووسەر و ڕۆژنامەنووس لە هەمان کاتە. بە خێراتنی پەروەخانی شەکەین. کاک هەڵکەوە لە جەنابتەوە دەست پێ بکەین. ئێستا شەپۆلێکی تازەی کۆچکردن لە دنیا سەری هەڵداوە، بە تایبەتی لەم ناوچەیە کە ئێمەیتیان کوردیش بەشێکە لە ئەو شەپۆلە تازەیە، ئەگەر نایی بنین شەپۆلی دووهەمی کۆچکردن لە دوای ڕاپەڕینەوە. کۆمسیۆنی با بڵێن ئاوارەکانی ئەوروپا فۆزی ئەوروپا بۆ ئاوارەبوون ئەڵێ ئەم شەپۆلە لەوە چێت بەهێزترین شەپۆل بێ لە دوای جەنگی جیهانی دووەمەوە. تا ئێستا نزیکی 2 ملیۆن کەس چۆتە ئەوروپا و تەوەقوعەکرێ پێشبینیەکرێ 800,000 کەس زیاتر هەتا کۆتایی ئەم ساڵ داوای مافی پەنابەرایەتی بکات لە ئەوروپا. بە پێی ژمارەکان نزیکی 2600 کەس لە ئاوا خنکاوە لەم ساڵە و بەشی هەرە زۆری ژمارە با بڵێن بەرزەکەی کۆچکردن لە سووریا و بەشەکانی تری لە وڵاتەکانی ترە و هەرێمی کوردستانیش بە پێی و ڕاپرسانی باسەکرێ زیاد لە 10,000 کەس لەم ماوەی ڕابردووە ڕۆشتووە. ئەم شەپۆلە نوێی کۆچکردن هۆکارەکانی چۆن ئەیبینی جەنابە؟ ڕاستی ئەگەر ئێمە قسە لەسەر مەسەلەی کۆچ و هۆکارەکانی بکەین، دەشێ ئێمە هێمە بۆ دوو جۆر هۆکار بکەین. هۆکارێکە پێی دەوترێ هۆکاری دەرپەڕاندن، هۆکارێکی تریشی پێی دەوترێ هۆکاری پێشوازی لێکردن. ئەگەر ئێمە قسە لەسەر هۆکاری دەرپەڕاندن کەینواتە ئەو هۆکارەیە کە لە شوێنی نیشتەرجێبوونی ئەو کەسە کاریگەری و ئیشی خۆی دەکا کە ئەوێ لێوەی کۆچکا بچێ بۆ شوێنی دووهەم. و ئەم هۆکارە ئەگەر ئێمە دیقەتی بدەین چ لە وڵاتەکانی چواردەورمان چ لە وڵاتەکانی ئەفریقا تەنانەت لە کوردستانیش ئینسان ئەتوانێت بەگشتی قسەی لەسەر کا دوایی تایبەتمەندیشی بداتێت لە هەر شوێنێ. هۆکارەکان هۆکاری سیاسی هەیە، هۆکاری ئابووری هەیە، هۆکاری کۆمەڵایەتی هەیە لەو وڵاتی کەوا خەڵکی تێدا دەرەپەڕێ. ئەگەر ئێمە قسە بۆ نمونە لەسەر هۆکاری ئابووری بکەین، زۆربەی ئەو وڵاتانە قەیرانی داراییان هەیە و قەیرانی بێکاریان هەیە. قەیرانی دارایی ئەوەیە واتە هاوڵاتی لە ئاسێکی نزمی ژیاندا ژیان دەباتە سەر و لەو وڵاتەشا کە تێدایەتی یا ئەوە تا باری ئابوووریەکەی نزمە یا ئەوە تا ئابوووریەکەی بە شێوەیەکی بەردەوام لە کاتی خۆیان وەرناگرێ و زۆربوونی بێکاریش لە ناو ئەم وڵاتانەداواتە ئەو ئیشەی کە هەیە بەراورد بەو دەستی کاری کە لە ئارادا هەیە زۆر ڕێژەیەکی جیاوازە، ینی واتە ئەو فرسەتی کارانی کە لە وڵاتانە هەیە دەرەقەتی ئەو ژمارە زۆرەی خەڵک نادا لەناو ئەو وڵاتان. خەڵکێ ئیشی هەیە، خەڵکێ وەزعی باشە، خانووی هەیە، سەکەنی هەیە، وەزیفەیەکی ڕێکوپێکی هەمووی واز لێنێ. ئەمە پەیوەندی بە بەشی دووهەمی ئیشەکەوەیە. واتە ئەگەر ئێمە سیرکەین لەگەل لەلایەنی کۆمەڵایەتیەکە بچووماتە سەر هۆکاری کۆمەڵایەتی لە دەرپەڕاندنە، هەموو کەسێک وەکو مرۆڤ خولیای ئەوەی هەیە کەوا ژیانێکی ئارامی هەبێ و ژیانێکی هەبێت تایدا سەقامگیر بێ، گرفتی کارەبای نەبێ، گرفتی ئاوی نەبێ، گرفتی بێموچەیی نەبێ، گرفتی بێکاری نەبێ، تەنانەت حتا گرفتی ئازادی تایبەتیەکانی خۆی نەبێ. واتە بتوانێت وەک مرۆڤێ بەپێی تەمەنەکەی خۆی تایبەتێگەر مەقسەد لەسەر ئەو توێژە بکەین کە سەفەری دەرەوەی وڵات دەکا کە زۆربەی گەنجە لە شوێنی خۆی نتوانێت ئەمە جێبەجێکە، لە بەرامبەردا ئەو شوێنە هەیە کە تۆ ڕادەکێشێ لە ڕێگەی بەجیهانی بوونەوە و لە ڕێگەی ئەوەی ئێمە ئینتەرنێتە، لە ڕێگەی تەلەڤیزیۆنەوە دیمەنێکی تر هەیە کە لە دنیای ئەولاوە ئەوەی کە ڕامانەکێشێ پیشانمانەدرێ. واتە لێ پیشان ئەدرێ ئەوروپا ئازادیەکان تیا بەرقەرارە، گرفتە سەرەتایەکانی مرۆڤ لەوێ چارەسەر کراوە، دەرفەتی کار زۆرترە و لەگەڵ ئەوەشدا مرۆڤ ئەتوانێت پێداویستێ تایبەتەکانی خۆی وەک مرۆڤێ. بۆ نمونە ئەگەر ئێمە قسە لەسەر گەنجێ بکەین، لەوانەیە لەم وڵاتانەدا ئەگەر بێتە سەر خۆشەویستی ئازادی خۆشەویستیکردنیشی نەبێ، ئازادی پەیوەندێکی کۆمەڵایەتی سروشتیشی نەبێ، بەڵام کاتێ کە دەچێتە ئەو وڵاتانە کەسێ نییە دەخالت لە ژیانیا بکەواتە ئێمە دوو هۆکارمان هەیە. هۆکارێکی لێرەوە پاڵی پێوە دەنێ بۆی بڕوە، هۆکارێکیشەیە لەوێ سەرنجی ڕادەکێشێ و وا سەیری دەکات کە ئەوێ بەهەشتا و هەموو گرفتەکانی تایدا چارەسەر دەبێت. بەڵێ کاک ڕامێر، یعنی ئێمە ئێستا گەر سێری ئەو 5 وڵاتەکەین کە لە پێشەوەی ئەو ژمارە و خەڵکانن کە داوای پەنابەرێتی یەکەن، سووریا یەکەمە، ئەفغانستان دووهەمە،
وڵاتی لیبیا و بەدوایە لیبیا و ئەریتریا و نێجیریایەت هەر پێنج وڵاتەکە کێشەی حرب و کێشەی ئاسەواری حربی تەیە و کێشەی ئیقتصادیشی تەیە. ینی ئەگەر وابێت تەفسیری تۆ چییە؟ ینی جەنابەت چییە بۆ ئەم مەوجەیە لە ئایا ئازادە تایبەتەکان لە کوێ جێ بێتەوە؟ ئەگەر وابێ بۆچی خەڵک لە سعودیەوە سەفەر ناکە؟ ئەگەر قسە لەسەر جانبی ئازادی تایبەت و مافە کۆمەڵایەتیەکان بێ ئێمە لە خلیجەوە سەفەر نابینین. لە کۆمەڵی وڵاتی ئەفریقیا کێشەی تری ئابووری هەیە بەڵام لە ئەریتریا و بەس نێجیریا سەفەرکردن هەیە. ئەمێ بزانم ینی بزەبت خوێندنەوەی جەنابەت کێبۆیی کە ئایا بۆ سووریا و منطقەی عێراق ئێستا بەرزترین ڕێژەی پەنابەر تۆمارەکە؟ بە بڕوای من ئەتوانین هۆکاری زۆر دەستنیشان بکەین کە قسە لەسەر کۆچکردنەکەین، بەڵام گرنگترین هۆکارێک جەنگە بە بڕوای من. بۆ لەبەروی جەنگ دۆزێکی زۆر ڕاستەقینەیە، وەکو دۆزە تایبەتیەکانی ئینسان نیە، وەکو تاکە کەس مەسلەی ئازادی کەسی و مەسلەی گەڕان بە دوای ژیانێکی باشتر لە ڕووی ئابووری، چکە ئەوانە ئەگەری چارەسەرکردنی هەیە بۆ ئەندازەیە نییە، بەڵام مەسلەی جەنگ شتێکی زۆر ڕاستەقینەیە. سووریا وڵاتێک بوو سەقامگیر بوو لە ڕووی ئابووریەوە تا ڕادەیەک سەقامگیریەکی سیاسیە بوو، ێستا بۆ بەکەلاوە. یعنی تۆ هیچ شتێکی نییە، هیچ شانسێک نییە بۆ ئەو دانیشتوانی کە لەوێن نزیکەی 7 ملیۆن کەس بەس لە ناو سووریا خۆیان بێشوێن بووە، وەک چۆن ئێستا لە عێراقا نزیکەی ڕەنگە 4-5 ملیۆن ئینسان بەس ئاواری ناوخۆی عێراق هەیە بێن، نزیکەی 2 ملیۆنی بەر هەرێمی کوردستان کەوتووە. لەبەرەوە جەنگ هیوای مرۆڤ ئەکوژێ بەڕاستی. پاشان ئەم جەنگە ئەوەی بۆ ئێمە یعنی ساخ کردەوە مەسلەی هەستکردن بەوەی کە سەقامگیری شتێکە ناکرێت دروست بکرێت. بۆیە زۆرێک لەوانەی بەرپریشکی ئەم جەنگا کەون لە هەرێمی کوردستانیش بیر لەوەکەنەوە ئەگەر ئیمکانێتێکی ئابووری هەبێ بڕوا باشترە، چکە ئەم شتە هەر تێگەچێ پایەکانی کۆمەلگا لە وڵاتانە بۆ شێوە جێگیرە نین، دامەزراوەکان بۆ شێوە جێگیرە نین. خەڵک سەرمەست بوو لە دۆخێکی ئابووری باشە بەرەبەرە هەمووی تێکسوێەوە. لێرەش هەستکردن بە نائارامی بە ناجێگیری فاکتەرێکی زۆر گرنگە و جەنگیش بە پلەی سەرەکی ڕۆڵێکی سەرەکیە بینێ و دیسانەوە خۆراوە خۆشی یۆتۆبیایە ئەفسانەیەەکە، یان لەسەر هەموو گۆی زەوی تەنها ئێمەم کیشوەرەش کە بین بۆ لێ قەومانی مرۆیی بۆ حاڵەتی ئەوەی کە پەناهەندەبی لە ڕووسیاسیەوە بۆ ئەوەی کە لەژێر یعنی پارێزەری تۆ بێ لە ئەگەر خەتەری بڵێن سڕینەوەی کللتوریە نەژادی و لەسەر بێ یاوەکو وەکو تاکە کەسیش تەنها کیشوەرێکە یاساکانی ڕێگا بەوایەن خەڵکی کللتوری تر و وەکو تاکە کەس وەکو کمیونیتی بتوانن ببن بە بەشێک لە نەسیجی کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی و بووشن و ئەو خۆراوە پوختەی سەدەکانی پێشووتر نەماوە چیتر خۆراوە. ئەوە تەنها کیشوەرێکە کە ئەو شانسی تیابێ کە مرۆڤایەتی لەسەر تاسەری زەویە هانای بۆ بەرێ وەکو پڕینسب. بەڵێ کاگە ڕێبین یعنی ئەگەر مەسەلەن یەکێ لە پاڵنەڕەکانی سەفەرکردن بریتی بێ لە گەڕان بە دوای خۆشگوزەرانی با بڵێن لە بوارە ئابوووریەکەوە، ئەگەر وابێ ئێمە بینین تا ئێستا سەفەرکردن خیاری خەڵکی هێژار نییە، ئەوەی کە سەفەرەکە کەسێکا بێ بڕە پارە پیاکە ئەبێ توانایکی دارایی هەبێن جوانە بڕاست. ئێستا منیز باسیەوە بکەم بە بڕای من کاک توانە سێ گروپ دەستی کردووە بە جوڵە و سەفەر، سێ گروپ لە ژێرینی سێ پاڵنەری سەرێکیان. گروپێکیانەوەی کە ترسی سیاسی لە وڵاتانە هەیە. ترسی سیاسی بە چه معنایەک؟ دڵنیانە لە داهاتوی سیاسیە وڵاتە، دڵنیا ناڕازیە لەو سیستەمە سیاسی کە لە وڵاتەکە هەیە و هیچ متمانەیەکی سیاسی متمانەی سیاسی بە وڵاتەکەی خۆی نەماوە، ینی متمانەی بۆ نییە ئەم سیستەمە سیاسیە بتوانێت ئارامی بۆ دەستەبەرکە، سەقامگیری بۆ دەستەبەرکە، بتوانێت سیستەمێکی سیاسی تەندروست بێ. ئەم گروپە ڕۆن، ئەم گروپە زۆریان نین، محتاج نین، فەقیر نین بە معنای کەلیمە و زۆریان بەعکسەوە ڕەنگە وەزعی مادیان زۆر باش بێت، یعنی بەڵام ئەترسن لەوەی کە لە دەستی بن، ئەترسن لەم سیستەمە سیاسیە لە دەستی بن، چونکە ئیتمنانی سیاسیان متمانەی سیاسیان پێ نییە کە سیستەمە سیاسیەکە پارێزگاریان لێ بکە. لەژێر ئەو ترساڕۆنەوە فعلەن ئەم گروپە یعنی بەدەوڵەمەنیە ڕۆن، چونکە خۆ دەزانی یعنی سەفەرکردن ئاسان نییە، ینی ئەو پارەی کە ئەچێتە و ڕێگایە کە بیری یەکەیتەوە بعضە جارە چێتە $10,000 و ئەم شتانە هەر بۆ هەر نەفرێک
کە بیرەکەیتەوە $10,000 ئەگە لە وڵاتی خۆیان یعنی توانێت مەشروعێکی بچووک یا شتێکی پێ بکات ڕەنگە شتێک بتوانێت بکات یعنی پێویستی بینە ئەم گروپە محتاجی نایجوڵێنێت ترسی سیاسی جوڵێنێ گروپێکی تر بە بڕای من بە پاڵنەری نەبوونی عدالەتی کۆمەڵایەتی ئەڕات یعنی بێزارە لەوەی کە لە وڵات عدالەتی کۆمەڵایەتی نییە مەسەلەن تەلەبەیە کازانی تەخەڕوجی کردووە ماستەری هێناوە هاوڕێکی خۆی بینی عینی ئەوە مستەواشی لەو کەمترە بەڵام لەبەرەوەی دۆستی برادرانە دۆستی هێزەکانی سەرەوەیە دۆستی مەسئولەکانی سەرەوەیە ئەبێ بە مدیرە بێ بە گوزیرە بێ بەهین ئەم هەر لە جێی خۆیەتی هیچی نەکردووە ئەم گروپەش بێزار لەو نەعادالەتیە کۆمەڵایەتیە جوڵێ سەفەرەکە وڵات بەجێڵێ گروپی تریان بە دوای هی ناگەڕێ بە دوای ئازادی شخصیەکانی خۆی ئاگەڕێ هەسەکە وڵاتەکەی ئەو ئازادیە شخصیی پێنایە کە پێویستی پێێتی بە تایبەتی ئەمە پەیوەندی بە دۆخی ئابووری خراپەوە هەیە یعنی کە دۆخی ئابووری خراپە بوو جیلێک لە گەنجێت توانایەوە نییە خێزان پێک بێنێ ناتوانێت خێزان پێک بێن ینی ئێمە فعلەن جیلێکمانەیە تەمەنی خەریک ئاگاتە 35 36 بازیچانە چنە 40 ناتوانێت هاوسەرگیری بکە ناتوانێت خێزان پێک بێنێەوە بۆ تا ئێستا پارە لە ماڵیەوەی وەرەگرێ لە باوکی وەرەگرێەوە خۆی کارێکی نییە یعنی ئەم گروپە ئازادی شخصی جوڵێنێ ینی بیرکردنەوە لەوەی کە ژیانێکی تایبەتی خۆی هەبێت حڕ بێت عیلاقات بتوانێت بکات بە تایبەتی لە سەردەمێکە کە ئیغراعات زۆر بووە ینی ئیغراعات بۆ حەزی تایبەتی زۆر بووە چ بە ڕۆی سەتەلایتەوە بێ بە ئینتەرنێتەوە بێ ینی جارێکی کە من باسی ئەمام کرد لە ژوورە کاچێتە ژوورە تایبەتیەکەی خۆی عالەمێکی زۆر حڕەبینێ عالەمێکی زۆر لە ڕێی سەتەلایتەوە لە ڕێی ئینتەرنێتەوە بەسکێتە ناو کۆمەلگا و کۆمەلگایکی زۆر داخراوە بینی ئامە هیچێک لەم حەزانە ناتوانێتە بینەدی ئەم گروپەژە جوڵێت بەڵام ئەم سێ گروپەیە بە بڕای منە جوڵێت کە هینەکە بەڵام ئەگە تۆ سەرنجی یەک شت بی کاکتوانە ئەم سێ هۆکارە بە درێژایی تاریخ پاڵنەری شۆڕژ بوون پاڵنەری سەفەر نەبوون یعنی چی شۆڕژەیە لە دنیاە کە بووە کە لێکیتەوە چه هێزێک یانێمانە ئەو گروپانن کە فعلا ناڕازین ینی ناڕازین لە ناڕازین لە دۆخی کۆمەڵایەتی ناڕازین لە دۆخی سیاسی ناڕازین لە دۆخی ئازادیە شخصیەکان هەر مێژووی هەر شۆڕشێک تەماشا بکەی ڕاستی ئەم گروپە کردویانە یعنی جاران ئەم گروپە ناڕۆی سەفەری ناکرد ئەم گروپە ئەمایەوە ململانەیە کرد خەباتیە کرد و دوجار بە شۆڕژە گەیشت ینی ئێستا لە دۆخێکە ئاژین بەهۆی ژیانگیریەوە دۆخی شۆڕژ بۆ بە دۆخێکی زۆر زەحمەت دۆخێک هەموو کەسێ بیری لێ ناکاتەوە ئاسان بوونی جاران سەفەر ئاسان نەبوو لەبەرەوە خەڵک ناچار بوو یعنی یا ژیانی خۆت باشەکە یا بێ بمریت لەبەرەوە خەڵک ناچار بوو ژیانی خۆی باشکە ئێستا وانە یا ژیانی خۆت باشەکە یا وڵات بەجێڵی یا وڵات بەجێڵێ ئەمە بۆ بە کێشەیەکی گەورە بۆ بە بڕای من هەتا بۆ گۆڕانکاری لە وڵاتانە ینی گۆڕانکاری بازێک کە لەم وڵاتانە زۆر خاوەڕوات زۆر بە تیژی ناڕوات سەبەبێکیەوەی ئەو هێزە کۆمەڵاتی کە ناڕازیە و زۆر تووڕەیە لە جیاتیەوە بمێنێتەوە ململانەکە بکە و ببێ بە عملێکی فشار سەفەرەکات بۆ چەکات پەروەخانەگەر ینی گەڕان بە دوای ئازادە تایبەتەکانە گەڕان بە دوای دڵنیایی گەڕان بە دوای ئاسۆی ڕوونی سیاسیە هۆکار بن بۆ لە 10 ساڵی ڕابردووە نەبووە تا مای ئەوەی کە شەپۆلێکی کۆچکردن دروستکە بۆ ئێستا ساڵی 2015 بێ بە ناونیشانی ساڵی کۆچکردن ڕاستە لەگەڵ هەموو ئەو هۆکارانی کە بەڕێزانە بە ئیشارەتیان پێ بەڵێ بە دڵنیایی وایە ئێمە ئەو شەپۆلانی کە هەمان لە هەرێمی کوردستانە ئەو شەپۆلانە چەند دەیەیەک بە دوای یەکە بوونی هەبوو ئەخیریان کە ئەتوانین بڵێن لە ساڵانی نەوەتەکانەوە تاوەکو 2003 دوای ڕوخانی ڕژێم لە دوای ئەوە ئیتر خەڵک ئەگەڕایەوە شەپۆلەکە بوو بەرەو کوردستان ئەهاتەوە پێچەوانە بوو ئەم پێچەوانە بوونش بە هۆکاریەوەی کە تا ڕادەیەک بارودۆخی هەرێمی کوردستان لە ڕووی ئابوور و لە ڕووی سیاسیەوە سەقامگیر بوو و لەبەرەوە ئەیانویست بێنەوە و کۆمەڵە لە ڕەوەندی کوردستانیشەوەی کە خاوەنی هەنێ بڕوانامە بوو بۆ خزمەتکردن بۆ خۆشەویستی بۆ وڵات هەوڵی ئەوانەیە کە بێنەوە بەڵام لە دوای ئەوەوە دیسانەوە جارێکی کە ئەمە دەستی پێکردەوە بە تایبەت ئێستا لەم فترەیە وەکوتم لەگەڵ ئەو هۆکارە ئابوووریانە ئەو هۆکارە سیاسیانە هۆکارە کۆمەڵایەتیانە نەبوونی ناومێدیەک هەیە لە بەرامبەر ئەم گروپی کە ئەوێ بڕوە چێن ئەوانەی کە ئەڕۆن کاگرەبین ئیشارەتی بە هەنێک لەوانەیە بڵێ ئەوانە زۆریان لەوانە گروپە ناڕازیەکانن کە ئەتوانین بڵێن لە چینی ناوەندن لە چینی ناوەند لە ڕووی ئابوووریەوە کە فعلەن پێویستی بەوە هەیە زۆرینی پێویستی بۆ هەیە کە بڕێ پارەی هەبێ هەتاوەکو بتوانێت بگاتە ئەو شوێنە ئەوەی لە خوار ئەوانەوەی کەمترە چونکە ناتوانێت ئەو پارەیە دابینکە ئەوەی سەر و ئەوانیش گروپێکی دیاریکراوە نخبەیەکە ئایا بۆ پاراستنی سەرمایەکەی بێ سامانەکەی بێ یان لەبەر ئەوەی کە
ترسی هەبێ لە سامانەکەی لەوەی کە ترسی گەنجە و دڵنیابوون جارێکی کەنیە و تۆ دوا ڕۆژێکی ڕووناکت نییە لێرە کە بتانی گۆڕانکاریە بکرێ لەم ماوەی دە ساڵەیە کە خۆ ئەتوانین بڵێن لە کاتێکا کە شەڕی داعشیش هەبوو هێشتا خەڵک ئەگەڕایەوە بەشداریەکە لە شەڕە چەندین پێشمەرگە هەبوو لە دەرەوە هاتەوە چەندین بە پلەی بەرزی سەربازی هەبوو ئاهاتنەوە بەشداریان نەکرد لەو کاتەیە تۆ پێویستت بەوە هەیە کە گۆڕانکاریەک هەبێت لەوەی کە ئایا تا چەند تۆ ئەتوانی ئازادیەکانی بۆ دابین بکرێ بەڵام ئێستا لە هەرێمی کوردستانە بەداخەوە لەم فترەیە سیرەکەین ژیانی مەدەنی هەمووی وەستاوە هەمووی پێویستە بە کۆمەڵێ بارودۆخە سیاسیەکەوە کە لە ناویانە سۆرەکاتی هەرێمت هەیە یەکێکە لەو کێشانەی کە هەموو جومگەکانی تری کۆمەلگا وەستاوە پاشان ئێمە لە بیدایەتی شەڕی داعشا خەڵک نەئەڕۆی لە سەردەمی حەڤەی شوباتا خەڵک نەئەڕۆی لەبەرەوەی لەو کاتەیە کۆمەڵێک گەنج یا ئەو کەسانی کە هەمووی کە خواستی ئەوەی هەبوو گۆڕانکاری بکە چاوەڕوانی دەرەنجامی ئەو گۆڕانکاریانە هەبوو بەڵام ئێستا نائومێدبوونێک هەیە لەوەی کە گۆڕانکاریەکان ناکرێت یعنی هەموو هێزە سیاسیەکان بەپرسن لەوەی کە نەیانتوانی ژینگەیەکی تەندروست دروستکەن بۆ ئەوەی کە بتوانرێ ئەوەی کە هەوڵی بۆ ئەیەن ئەوەی کە ڕێخەران یعنی بڵێن هەموو ئەو گەنجانی کە لە ڕێگای ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیەوە بێ یان چالاکیە مەدەنیەکان نەگوێیان لێ ئەگیرێ نەتوانای ئەویان هەیە لە کاتی چالاکیەکانە گۆڕانکاریەک بکەن بەڵام پڕۆخانەوەی کە پەیوەندی بە شەڕی داعش حەزەکەم سەرنجێک بەمەوەی پەیوەندی بە شەڕی داعشەیە کە یەکەم جار شەڕی داعش کە دەستی پێکرد بێ ئومێدی لە لای گەنج دروست نەکرد و ئێستا دروستی کردووە تەسەوڕەکەم پەیوەندی بەوە بێ کە عادەتەن حرب طبیعەتی حربەک و طبیعەتی وشکە ساڵی وایە ئەو ساڵی کە ڕۆیە ئەو دەقەی کە ڕۆیە کاریگەری نییە شەڕ وردە ئیفەکتەکانی یەکێکە لە کاریگەریەکە تاوەکو تەسیر ئەگە من مداخلەیە بکەم لە پرسیارەکەتە بۆچی لە 2015 ڕوویە بە بڕای من لەبەرەوەی 2015 پاشەکشەی بەهاری عەرەبیە بە کامڵی لەگەڵیشە تابان ینی ئەزمموی کوردستان چەند حاڵەتێ باسەکەین کە وای کرد ئەم هینە دەست پێ بکاتەوە بەهاری عەرەبی بەڕاستی هەموو ینی وڵاتەکان تەماشایەوە چاوەڕێیان نەکردم ئەمە بە بەرەو پرۆسێکی دیموکراتی گەورە وڵاتان ئابات و زۆربەی کێشەکان حەلەکات بەڵام ئەوون ئەنجامانی کە تا ئێستا بەهاری وڵاتانی بەهاری عەرەبی بەس تونسی لێ دەرکە ئەوە لەو تونسیش قەلەقی خەریکەتی ئەکەوێ دەرەنجامەکانی بەهاری عەرەبی بە کارەسات بوو بە پاییزی عەرەبی بە شێوەیەکی ترسناکتر لە جاران یعنی ئەوەی کە ئێستا لە ئەزمموی مەسر بەو سەورە گەورە و بەو سەورە پڕ لە ئومێد و پڕ لە مژدەیەوە بە دەسەڵاتی سیسی کۆتایی هات کە بەلێ شاو کابرا ئەدامەکە و هەموو ئیخوان مسلمینی قەدەغە کردووە لەین و هەموو جیلی سەورەش نەک جگە لە ئیخوان مسلمین هەمووی لە سجنایە ئەو جیلای مەسر هەمووی بە ناومێدیەکی گەورەوە ڕۆی لە لیبیایە شۆشەکە بە شەڕی ناخۆ و بە شەڕی هین کۆتایی هات لە سووریایە گیری کردووە ینی تا ئێساش بە شەڕی ناخۆیە لە کوردستانە تووشی شەڕی داعش بووین تووشی کێشە و ململانێ بووین لەگەڵ بەغایە بودجێ بڕا خەڵک لەوە ترساکە ینی نادڵنیاییەکی بۆ پێیا بوو کە وەزعی یابووریە وڵاتە ئیستیقرار نییە مەسلەی سەرۆکایەتی هەرێم هاتە پێشێ زمانی هێزەکان بەرەوە ڕوا دیسانەوە بێتەوە بە شەڕی ناخۆ ترس خەڵک ترسێکی زۆریە ببێ بە شەڕی ناخۆم دیسەوە ببێتەوە بەو ئاگرە هەموو ئەمانە هۆکار بووم بۆی 2015 ببێ نەبێ بە ساڵی هین بە ساڵی ئیستیقرار بەڵکو ساڵی کۆچبێت ئاخرەزان کاگڕێبین ینی لەگەڵ ئەوەشە کۆمەڵێک گروپێک لەو گەنجانەی کە ئەڕۆن زۆرینەیان گەنجە ناڕازیەکانن ئەو گەنجانن کە ڕەخنیان ئەگرت زۆرینەیان ناڵێن ئێمە عایلەشی تایە و خەڵکی زۆر ئاساییشی تایە بەڵام زۆرینەی ئەو نوخبەیە کە توانای گۆڕانکاری هەیە کە تۆ توانی بنیادی دموکراتی لەسەر دەستی ئەوانە بکرێت بەڕێزانێک کە لێرە هیچی بۆ ناکرێت لێ ناگیرێت ئەو گۆڕانکاریە ناکرێت جگە لەم هۆکارانە هەستەکە بە ئاسانی ئەگەیت ئەگە تۆ بگەڕێتەوە بە ساڵی 2012-2013 تا ئەو کاتانی بەر لە 2012 لە ئەوروپا یاساکانی قبولکردنی کۆچکردن چ یاسایی و چ نایاسایی قرستر و داخراوتر بوو تەنانەت لەژێر کاریگەری کاتێ داعشش سەری هەڵدا لەژێر کاریگەری تیرۆر و ئەمانەدا وڵاتە ئەوروپایەکان تۆزێ داخراو بوون ئێمە بە حکمیەوەی لە ئەنجامی جیهانگیری کراوین بەڕووی جیهاندا ینی ئەو هەواڵانەی جاران ئێمە دەکرا چەند مانگی دوای ڕوودانی بەدەستێمە بگا ئێستا لە لەحزەی خۆیان دەگا ئەگەر ئێمە بگەڕێنەوە لە ساڵی 2013دا ئەوروپا پەیامێکی ناردۆ بۆ ئەم وڵاتانە کە جۆرێ لە ئاسانکاری دەکا بۆ ڕۆشتنی خەڵک لە وڵاتانە بۆ ئەوێ وەکو هۆکاری ڕاکێشان ئەویش ئەوەیە تەقریرێک ئامادە کراوە لە بەریتانیا و لە ئەڵمانیاش کە لە ساڵی 2050دا
لە ئەنجامی گۆڕانکاری دیمۆگرافی لە ئەوروپادا لە ئەنجامی ئەوانەی کە تەقاوت بوون و پیر بوون ئتر لە توانای کاریان نامێنێ و کەمبوونی گەنج بە حکمی زۆربەی خێزانەکان لە منداڵێ زیاتر دروست ناکەن وا دەکا دەستی ئەو کاری کە لە ئەوروپا هەیە دەرەقەتی ئەو گەشەکردن و بەڕێوەبردننی تەکنەلۆجیای ئەوروپای نییە. هەر لەبەرەوە ئێمە دیقە دەدەین لە سەرەتای ئەمە بەر لەوەی ئەمە دەست پێ بکە چ ئەڵمانیا و چ فەڕەنسا لە سەردەمی داعشا پەیامەکانیان لە دژی چوونی کۆچبەران و پەنابەران بوو بۆ ئەوێ. بەڵام لە دوای ئەوە کە ئەم تەقاریرانە ئیشی لەسەر کراوە هەستیان کرد ئەگەر ئەم دەرگایە دابخەن ئەبێتە کارەساتێکی گەورە بۆ خودی ئەوروپا بۆیە ئیعازێک نێرا جارا ڕاستەوخۆ بیان ناڕاستەخۆوان تەقاریری خۆیان پێشکەش دەکەن. منیش لێرە وەکو کەسێک کە لە گیر و گرفتەکانی هەموو قسەمان لەسەر کرد تیا دەژین هەست دەکەم گڵۆپێکی سەوز لە وڵاتانی ئەوروپا بە من ئەڵمانیاکیدی لێ دەکاتەوە ڕۆژانە ئەڵێ من پێویستم بە 800,000 دەستی کار هەیە. یعنی ئەمە بۆ خۆی ئێستاش هەرهاندەرە بۆ ئەوەی خەڵکی تر بڕوە و جاران ڕێگەکە وەکو کاگرێبین وتی ئالۆز بوو قرس بوو بۆ ئەوەی کۆچکەی. بەڵام ئێستاوا خەریکە ئاسانکاری دەکەی لە خودی وڵاتەکانە کەم بدابنرێ بۆی خەڵک بشێ یارمەتیتانە چێن بۆ ناوڕێک وەگەڕێنەوە بەردەوامە بین دوای و ناوڕا بەردەوامە بین وێنە وڵاتان. جارێک کە سڵاوتان لێبێ بەردەوامن لە گفتوگۆکەمان. کاگەڵکەوت لە ساڵانی نەوەکانە کە خەڵک سەفریە کرد جۆرێک لە وەبەرهێنانێک لە توانای ئابووری خۆی و لە توانە با بڵێن دروستکردنی توانەکانی خۆی و شەرعێتی وەشی هەبوو کە هیتوانی لە ئەوروپا جارێکی کە هاوکاری خێزانەکەی بکاتەوە. ئەم شەپۆلە تازەیەم جارە ئەو مبەرڕاری نییە بە دلیلی ئەوەی دیناری عێراقی قیمەتی هەیە لە ئەوروپا فرسەتی کار کەمترە فرسەتی خۆ دروستکردن وەکو جاران ئاسان نییە. ینی ئەمەی ئەم لە ئێستا بینین سەفرکردنێک کە لەوە ئەچێ من جارێ ئقرار ناکەم بە زەمێ ڕێی تۆ بزانام لەوە چێ سوودێکی مباشری نەبێ بۆ هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە. لە ڕاستیا ئەگەر چی ئێستا لە ئەوروپا خۆیان باسی ئەو دەکەن پێویستیان بە دەستی کاری زۆر هەیە وەکو پێشتر باسم کرد. بەڵام ئەبێ خاڵێک هەیە لە لای هەموو ئەو کەسەی کە هەنگاو دەنێ بۆ کۆچکردن بەرەو ئەوروپا لە لای خۆی دایبنێ ئەو کاتی ئەو دەکەوێتە سەر پێی خۆی ماوەیەکی دیاریکراوی دەوێت کە لە 3 ساڵ کەمتر نیە ئەگەر ئەو کەسە بۆ خۆی چالاک بێت. چونکە هەر کەسێ دەچێتە کۆمەڵگەیەکەوە بۆ نمونە ماوەیەک لەناو کەمپا دەباتە سەر. اینجا دوایەوە کە مەعامەلەکانی تەواو دەبێ ئەبێ بێتە سەر ئەوەی کە دەست بە زمانی ئەو وڵاتە بکە بە تایبەتی خەڵکێکی زۆری ئێمە ئێستا کە ڕوو دەکاتە بۆ نمونە ئەڵمانیا ڕوو دەکاتە فنلەندا ڕوو دەکاتە سوید زمانی ئەم وڵاتانە هیچی زمانی خوێندنی لای ئێمە نەبووە. بۆ نمونە زمانی ئینگلیزی زمانی خوێندن بۆ هاوکار بۆ لەبەرەوە ئەو کەسی ئینگلیزی بزانێگە بچێتە بەریتانیا لەوانەیە قۆناغێک لە ئیش و کار و گرفتەکانی خۆی کەم بکاتەوە. پاژەوەی کە زمان فێر دەبێت دوو جۆر مرۆڤمان هەیە مرۆڤێکمان هەیە کە خاوەن بڕوانامەیە مرۆڤێکشمان هەیە کە خاوەن شارەزایی پیشەییە واتە لەوانەیە بڕوانامەی هەبێ بۆتە کەسێک شارەزای پیشەیە یا بڕوانامەی نییە. ئەمەی بڕوانامەی هەیە ئەگەر بێ بڕوانامەکەی خۆی بکاتە بناغەیەک بۆ ئەوەی دەست پێ بکات پێویستە ئەم بڕوانامەیە کۆنڤێرت بکرێ ینی بچێتە سەر ئاستی ئەو وڵاتە. ئەمەش لەوانەیە پێویستی بەوە هەبێ کە 1-2 ساڵی خەریکی هەندێک لە موانەکانی ئەو زانکۆی بە بۆی بتوانێت شادەکەی معادلە بکە ئەگە بێت و معادلینەکانی ئیشی دەست ناکەوێت. ئەمەی کە پیشەییشە لە بواری پیشەییدا هەموو ئەو وڵاتانە ئاستی پیشەیان لە ئاسێکی بەرزایە. من نمونە دەدەم ئەو کەسەی کە لە ناو ڕێستۆرانتەکانە ئیژەکە خوێندنەکەی لە 3 ساڵ کەمتر نییە. ئەو کەسەی کە ئیش دەکات لە بواری پاک و تەمیزی ئەوی پێدەوتێ ئەمە لە ئاستی خوارەوە باس بکەین لە 2 ساڵ کەمتر نییە. واتە ئەو کەسە بۆ ئەوەی لە بواری پیشەییش بتوانێت ئیشێ بەدەستدێنێ چەند ساڵی دەیواتە ئەو کەسە لە ماوەی 3 ساڵ و بەرەو ژوورترە ئەتوانێت ئیشێکی دەستکەوێت کە بناغەیەکی بداتێ. بەڵام لەبەر ئەوەی ژیانی ئەوێ گرانبەهایە تۆ خانوت پێویستە ئەو وڵاتانە زەریبە لە ئیشەکەی خۆ دەدەی و تۆ کاتێ منداڵت بچێتە قوتابخانەوە وەکو سەردەمی هەشتاکان نییە. من بۆ خۆم نەوەی هەشتاکانم کە چوومەتە دانیمارک نەوەی نەوەتەکان فەرقی لەگەڵ ئێمە هەبوو. ئێمە کاتێ چوین حکوومەت پارەی کرێخانی بۆ داین بە تەواوەتی
دەرمانی بۆ ئەداین ترانسپۆرتی بۆ ئەداین خوێندن کۆمەڵە لە ئیشەکانی بۆ کردین هەر ئەو نەوەی نەوەتەکان کە وەکو ئێمە هاتنەدانیمار نیوەی ئەم ئیشانە نەمایەوە و ئێستا لە واقعی وڵاتانەدا بەشێکی زۆری ئەو ئیمتیازاتانەی کە پەنابەر لە وڵاتانەیە هەیبووە ئێستا ئەو ئیمتیازاتانەی نییە و خاڵی دووەم ئەو وڵاتانە ئەگە پێویستیان بە دەستی کاریش هەبێ ئەو کارانەیان دەیەوێت کە لە ئاستێکی خوارەوەی کۆمەڵگەکانی ئەوێدایە بەڕاستی ئێمە کولتورێکی کۆمەڵایەتیمان هەیە لە کوردستان کە هەندێک ئیش لای ئێمە عیبە بۆ نمونە لە ئەوروپا یا لە وڵاتە پێشکەوتوەکان تۆ هەر ئیشێ بکەی مەکانەتی تایبەتی خۆت هەیە سەرک وەزیرانێ لەگەڵەوەی خۆڵە ڕێژێ فەرقی نییە لەباری هاوڵاتی بوونی خۆیەوە لە لای ئێمە بۆ نمونە هەندێک ئیشەیە لەباری کۆمەڵایەتی و ئەوەی کە بڕوانامەشی نییە ناچێ بیکە مەسەن بۆ نمونە هەندێک ئیشی خزمەتگوزاری هەیە لە مەطعەمەکانە یا لە پاک و تەمیزدیە یا ئەوە نییە لە دائیرەکانەوەی پێی دەوترێ خزمەتگوزار و کارگوزار بەڵام ئەمانە کە دەچنە ئەوێ ئەگەر بێت و لە دەرەقەتی ئەو مەرجانە نەیەن کە لە وڵاتانە هەیە ناچار دەبن ئەو ئیشانە بکەن کە لەباری کۆمەڵایەتی لە وڵاتی خۆمان ڕەبزیەکەنەوە و پێیان ناکرێەوە ئەمە بارێکی دەرونی خراپ بارێکی کۆمەڵایەتی خراپ دروست دەکا کە لەوانەیە ئەو مرۆڤە لە داهاتوە پەشیمان بێتەوە بڵێ کاغرامەرەسەی لە سەربەکانی سەفرکردن بۆ ئەڵمانیا کە ئەڵمانیا ئامادەی دەربڕیوە کە ژمارەیەکی زۆر 800,000 کەس پەنابەر با بڵێن بگرێتە خۆی یەکێ سەربەکانی گەڕێنەوە بۆ ناتیجی محلی ئەڵمانیا و پێویستی بە دەستی کار لە ماوەی داهاتووە بە بەراورد بە توانای ئابووری و سناعی و پێویستەکانی ئەڵمانیا ینی ئەڵمانیا پێویستی بە دەستی کارە بۆیە ژمارەیەکی زیاتر پەنابەرەوێ بەڵام پرسیارەکە وەیە ئایا ئەو دەستیکاری کە ئەڵمانیا ئەوێت ئەم خەڵکەیە کە لێرەوە ئەڕوا لە منطقانەوە ڕاکە منطقی شەڕە خەڵکێک کە ترومای حربی هەبێ و ترسابێ لە جەنگ و بە ئەنواعی فێی عمریەوە کە مەرجنیەمی گەنج بێ و خەڵکێکە کە ڕای کردووە ئەم خەڵکە دەزڕەنگی نییە بۆ پێویستی ئابوورەکانی وڵاتی چێک و ئەڵمانیا پرسیارەکەوەیە ئایا ئەڵمانیا کاڵە من ئەوەم دەستی کارەوەیە مەبەستی ئەم جۆرە خەڵکەیە کە ئەچێ ئەگەر ئەمەنیە کە ئەچێتەوێ ئایا قبولێکە استیعابێکە تەحملێکە یاینێرێتەوە بە بڕای من پێویستی پێی هەیە چکە ئابووری هەموو وڵاتە ئەوروپیەکان بۆی بمێنێتەوە پشتی بە خەڵکی کۆچبەر و پەنابەر بەستووە بەڵام شتەکە بەو کتوپڕیە نییە تۆماتیشیان ئەو پەنابەرە ڕاستەخۆ بێ بە بەشێک لە هێزی کاری ئەڵمانی یا سویدی یا دانیمارکی یا شوێنێکی تر ئەوان پلانەکە بڵین بە شێوەیەکی درێژخایانە فراهەمکردنی هێزی کار ینی ئەوان بە شێوەیەکی درێژخایان سێکتەرەکە لەکێنەوە دوای لە ئایندێ ئەمانە مناڵەکانیان لەوێ گەورابێتەوە بە بەشێک لە نەسیجی کۆمەڵایەتی وڵاتەکە و خۆشیان ئەوانی کە کارەکەن هەلی کاریان بۆ ئەدۆزرێتەوە لە 3 ساڵ و 4 ساڵی ئایندا ئەگەر کەسێ بخوازێ کار بکە دوو ئەمە هاوڵاتیانە بە حازری ئەکەونە بەردەسی ئەوان کە حکوومەتی ئەوروپی هیچ مەصرفێکی تیان نەکردووە دایک و باوکیان گەورەی کردوون جوان و ڕێکپێک بە گەنجێسێتاوێ هیچ لەسەری نەکەوتووە لە کاتێکا مناڵێکی خۆیان ڕەنگە تاو تەمەنە لەوە 50,000 یۆرۆ لەسەری بکەوێ زۆرتان بین بۆ سیارەکە 40,000 دلار منداڵێک گەورەکەی دەچێتە 100 ملیۆن یۆرۆ بەڵێ کاک ڕێوین جەنابەت چۆن وەڵای من تەسەوڕ ناکە پەیوەندی بە دەستی کارەوە هەبێ ئەم وەرگرتنازایی لاقی بە کێشەی دەستی کار و وینەوە بێ پێم وایە ئەوروپا خۆی ئەزمەی بێکاری هەیە یەکێک لەو قەیرانانەی کە لەو ئاخریانە توش بوو ئەو ئەزمە بێکاریە قوڵەیە کە لەو وڵاتانە هەیە لەو بینی پێش ئەزمەیەکی اقتصادی زۆر گەورە ڕێ تا ئێساش یۆنان بەدەستی وەناڵی دەرنەچۆ زۆربەی وڵاتە ئەوروپیەکان تووشی قەیرانی ئابووری بوون یعنی پێم وانە بە تەفسیری ئابووری بتوانین تەفسیر بکەین پێم وایە پەیوەندی بە جۆرێک لە هینەوە بوو ینی هینی سەحافە و ڕای گشتی و ئەو ماساتانەی کە ڕاستاتێکی مرۆیی بوو ینی ئەو وێنەیە و مناڵا بەقەر هەڵابجە تەسیری کردیانی بەڕاستی وێنەیە و مناڵە و کەوتنی بەو شێوەیە کاریگەریەکی گەورەی کردە سەر ینی فشارێکی گەورەی ئینسانی دەوری لەوا بینی بەڵام لەگەڵ ئەو قسەی توانیم کاگیر کە بڵێ لە داهاتوو ئەمانە ینی زۆری سیفادە بە کورد ناگەیم پێم وانی ئازای ئەو تەقیمێکی زووە چکە پێم وایم جالیە کە ئەڕاتەوێ ئەگەر بتوانێت جێگیر بێ هەمیشە هێزێکی گەورەیە بۆ کوردستان لە هەموو حاڵەتێکە هێزێکی گەورەیە بۆ کوردستان و تۆ تەماشای هەموو ئەو
کوڕانە بکە کە لە خارج بوون و ئێستا لەوێ ینی سەقامگیر بوون بزانە چ دەورێکی گرنگیان هەیە لە کاتێکا کە ئەزمەیەکی قوڵ بۆ کوردستانی دەپێشێ کە پەلاماری داعش درێ کە غەدرێک لە کورد بکرێ لە کوردستانی تورکیا بکرێ لە کوردستانی ئێران بکرێ خۆ پیشاندانەکەن و تەواجودیان هەیە و بەشێکیان ئێستا توانیویانە ئیندیماچکەن بوون بە ئەندام پەرلەمان لە وڵاتانە و زۆر جار لە ناو پەرلەمانەکانی ئەوروپیا قەزەی کورد تەرحاکەن ینی پێم وایە ئەم جالیەیە کە ئەڕوا لێرە بێزارە کوردبوون فرێنایە و لەوێ باکسەوە ڕەنگە زۆر ببێتەوە بە کوردێکی زۆر قەومی و زۆر نەتەوەی ینی لە داهاتووە حسابکردنی ئەمانە وەکو خەڵکێکە لە دەزیێمە چۆن ڕاست نییە و حکوومەت تیش نابێت بەو شێوە سێران کەمە سەرمایەکی ئینسانی زۆر گەورە بن بۆ ئێمە ئەگەر پشت ناوێ هەر سەرمایەکی گەورەی ئینسانیە بن بۆ ئێمە واتوانن زۆر ئیسیفادە بە کوردستان بگەێنن پێم وایەوەی کە ڕوو ئەدا چییە کاک پێم وایە ئەم کۆچە من بە پێچوانەوەی برادرانێم بووە بە زەختێکی گەورە بەسەر ئەوروپا و غەربەوە و ناتوانێت لە مەدای دوورە تەحملی بکە یعنی تۆ سەیری کە لە ئەفریقاوە خەڵگەڕوە لە ئاسیاوە خەڵگەڕوە لە ئەمریکای لاتینەوە خەڵک بۆ یاڕوە ئەوروپا لە مەدای دوور و نزیکان تەحملی ئەم هەموو کۆچبەرە ناکات پێم وایە ئەمە دۆخێکی سیاسی تازایەنێتە ئاراوە دۆخێکی سیاسی تازایێنێ ڕێگاشی بۆ لێ نایگیری ینی چەند بە کاک ڕێبینە و ڕایتەوە بێ ئەوروپا تەحەڕوکە سەرچاوی مشکیلەکە کورد ئەبێ بە بەردەباسی ئەو حرەکە تاریخیە ئەوە بڵێم ینی ئەم هینە ڕەنگە بەرەوە بڕە ئەو دەوڵەتانە ئاخرەکەی ناچار بن کە مەسەلەی کێشەکانی ناخۆ بکەن ینی ئەو هینە وازیمەەوە کەم کەوتووە کە سیادەی وەتەنی هەبێ هەر دەوڵەتێک لە خۆیان پێم وایە ئەوە لە داهاتوویەکی نزیکە زۆر زیاترەکەوێ و زۆر زیاتر وڵاتانی تر تەدەخول لە وڵاتانەکەن چونکە ئەمە ئەگە بەردەوام بێ ینی ئەوروپا تووشی نزیفێکی گەوراکە بەڕاستی ئەم هەموو لەشکرە گەورەیە بەرەو ئێوێ ڕوا خەڵکێک هەمووی بەردەوام ڕووی تێ بکات تەحملی لە بازارەکەی تەحملیەکە نائەبوووریەکەی تەحملیەکە و ئەمە پێم وایە ئاخرەکەی بەوە ڕەنگە بشکێتەوە کە مەجبورن چارەسەری سیاسی بۆ بدۆزنەوە خۆی کاک ببخشە من لەسەر هەم ئەوە مەسلەی هۆکارەکە کە ئایا ئەو گەنجانە کە ئەڕۆن تا چەند لەوێ دوای چەند ساڵ ئامادە ئەکرێن بۆ ئەوی کە بتوانرێ هەر هیچ نەبێ ئەو خۆشی وەکو کەسێک جێگایەک بکاتەوە لەو شوێنە و بەشداریەکی هەبێ و یا تا چەند ئەتوانێت لە مودەی پەنابەریەکەی کەم بکایە زۆری بکە لە ڕاستیە ڕەنگە هەرێمی کوردستان بەتایبەتی شوێنەکانی تر بە هەر حاڵ بەڵام هەرێمی کوردستان لە ڕوانگەی ئەوروپا و هەرێمێکی ئارامە ئەبێ ئێمە حسابی ئەوەش بکەین کە مەرج نییە هەموو ئەو کەسانی کە لە هەرێمی کوردستانەوە ئەڕۆن بەرەو ئەوروپا بڵێن پەناهەندەییان بدرێتێ لجوئیان بدرێتێ گۆڕێ مناڵێ لە ئەناو سلێمانی دانیشتومیا لە هەولێر دانیشت ئەوە ڕاستە یەزیدیم ئەڵێ خەڵکی کوردستانی خۆراوام بەڵێ سووری بڵێ کوردی باکوور یەزیدی ئەمانە و حتا مەسیحی ئەمانە مەجاری ئەوەی تیا هەیە زۆرێک لەوانە وەکو ئەو بەڵام یەکێکی تر لە کێشەکان لەگەڵ هەموو هۆکارەکان ترکە باسمان کرد بۆ ئەوەی کە ئەو نەبوونی ناومێدیە ینی تووشی ئەو ناومێدیە بووە پاشان ئەوە تەسەورەکە لە نیشتیمانێکە ژین نیشتیمانێکی کۆیلەیەکە کۆیلە بە حاکمەکانی نەیانتوانیوە وەکو پێویست نیشتیمانێک بێت کە ئازادی پێ ببەخشن لەبەرەوە ئەوێ بڕوە بەڵام لە هەمان کاتە زۆر جار لە ڕۆ سۆسیۆلۆجیەکەوە گەر ئێمە شیکردنەوەیکی بۆ بکەین حاڵەتێکی کە پێ سلوک جەمعی مەسەلەی سلوک جەمعی بریتە لەوەی کە زۆر جار لەوەی کە گروپێک لە گروپ با بڵێن کاریگەری زۆری هەیە لەسەر تاک لەبەرەوە دوای گروپەکەوێت ئەو کاتە ئایا بە شێوازی لاسایی کردنەوە بێ ئەو کاتە بە شێوازی ئیحاء بێ بەوەی کە بەرامبەرەکەم یا ئەم گروپە بەڵێ لەوەی کە لە توێژەکانەوە بەرفراوانترە بێەوەی کە ئەوەی لە ئێستا هەیبوو بەس ئەف و بەس ویستم لەسەر مەسەلەی ڕەوەندی کوردستانیش ڕەوەندی کوردی بەداخەوە ڕاستە کاریگەریان هەبووە لەسەر زۆرێک لە شتەکان بەڵام بەگشتی ئەگەر ئێمە تەقیمێکمان هەبێ بۆ ڕەوەندی کوردی بە بەراورد لەگەڵ ڕەوەندی نەتەوەکانی تر ئێمە ڕەوەندی کوردیمان پەرتەوازەیە ئێمە ڕەوەندی کوردیمان وەکو پێویست نەیتوانیەوە ببێ بە جالیەیەکی بەهێز بۆ ڕوبەڕووبوونەوە لە بەرامبەر هەموو ئەو حاڵەتانی کە تووشە بێ تا ئێستاش ڕەوەندی کوردی ئێمە ڕەوەندێکی حیزبیە بەداخەوە هەندێک بۆنە نیشتیمانیەکان لەگەڵ پەرێستان بەڵێ ڕەنگەیە هەندێک لە ڕووداوەکانی کە باڵێن کاریگەریەکی سەرتاسەری هەیە یا ئەو ئەحداسانی کە زۆر سەریعە لەوانەیە بۆ چوونە پێشەوە لە بەردەمی بڵێن بۆ خۆپیشاندان بۆ کاریگەریان لەسەر قۆنسوڵەکان بەڵام لێرەوە ئەوەستێ لە زۆر بۆنەیە ژمارەیان کەمە بڵێ کورد تازە لە ئەزمموی کۆچکردن و ئەگەر کاک ڕامیان ئەگەر مەسەلە تازایی بێ لە پەنجاکانە و ڕەنگە لە پێشتریشا کوردبوونی هەبووە بەڵام
بەڵام نەیتوانیوە وەکو پێویست ینی بڵێن مێژووی لە مێژوویە تازە نییە ڕەنگە لە ژمارەیە تازە بە بەراورد زۆر کەمە زۆر جارێک و ئەوانی تر لە قەڵەمە درێنێک وەکو کورد بەسە لە نەڵێن ئەوە بەنگلادیشیە هندستانیە پاکستانە قەبارەکە دەم نەکەمە زۆر پێوی دیار نییە وەکو خەڵکی چاینا و یابان و هەنێ وڵاتی ئاسیاوی تر بەڵام لەنا خۆشمانە لەنا ئەو کەمەشە هێشتا بە حیزبین بوون هەیە لە ینی گرفتی بینێ بڵم لەسەرەوەی کەمنوتم ڕەنگە سوودێکی نەبێ باسی جانوی ئابووریمان کرد کە ئەو مۆجەی کە ئێساڕۆ ڕەنگە نەتوانێت بە شێوەیەکی ڕاستە و خۆ لە ڕووی ئابووری و سوودێ کۆناکەی کوردستان بگەێنێ بە بەراورد بە جیاوازی نرخی دراوە خەڵکێکی ئێستا پارەی بۆ نێر کە تۆ وتێ مەسەرەن ڕاستە بەڵام ئەو ڕقەمانی کە بڵاو کراوەتەوە لە ساڵی 2013ەوە تا ئێساش قسەی لەسەرەکەن تا ساڵی 2050 ئەوروپا هەندێ وڵاتی نەکەم وڵاتەکان هەر لە بەرەوەش ئێستا هێما بۆ شتێکەکەم خەریکە ناکۆکی ئەکەوتە ناو دەوڵەتەکانی شنگنەوە لەسەر ئەم وەزعی کە ئەمڕۆ کەوتۆتەوە ئەوەیە کە ئەوان پێویستیان بە ملیۆنەها دەستی کار دەبێت ئەڵمانیا بە تایبەتی ئەڵمانیا ئێستا ڕایگەاندۆ بەس ئێستا ینی ئالەم قۆناغەدا پێویستی بە 800,000 هەیە واتە ئەو قەیرانە ئابووری کە تۆ باسی دەکەی مەسەن لە ساڵی 2010 لەو سەردەمیان لە هەموو جیهان ڕوویدا کاریگەری گەوری لەسەر هەموو ئەوروپا هەبوو بەس هەندێک لەو وڵاتانە توانیان هەڵسنەوە ئەم وڵاتانە پێشتر پشتیان بە کۆچکردنی وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ئەوروپا بەستە بوو مەسەلەنەوە نییە لە وڵاتانی تازە ڕزگاریان ببووە لە هەشتاکانەوە بەڵام کە ئەمە تر تەواو بوو ناتوانێتتر تێری ئەو حاڵەتە بکە بۆیە ئێستا بۆ نمونە ئەگەر بێت و لەم سەردەمای ئەو هەشتە وەرگێ لەوانەیە خێری ملیۆنی و ملیۆن و نیوێکی بۆ بدا لە داهاتوو وەکەوە تێبینەی کاگڕامیار باسی کرد کە ئەوانە بە خێزان ڕۆشتون منداڵیان لەگەڵایە و ئەم منداڵانە کە گەورە دەبن ئەمەش ئەبێتە کاگڕابینی شارەتی بەشتێکی مویمە دەربارەی مەسلەی ئەوەی کە ڕەنگە ئەم شەپۆلە لە کۆچکردن بۆ ئەوروپا جارێکی کە هەیکەلێتی سیاسی ئەوروپا بەرامبەر بە دەرەوەی خۆی و بەناوی خۆی گۆڕانکاری دروست بکە بە تایبەت بە دیوێکە بە ئاراستەی گەڕان بە دوای چارەسەرکردنی منبعەکانی شەڕ لە منطقەکە کە ئەوروپا پشتێک و بەشێک لە مەسئولێتی هەیە هەمومان نەزانین هەمویان بەشێکن لە تەحالفی دژی داعش و مەسئولێتی ئابووری و مەسئولێتی تەنمەویان بەرامبەر بە کشوەرەکانی تری دنیا هەیە ئەمە ڕەنگە ئەوروپا ناچارکە لە دوای حربی عالەمی دووەمەوە خۆت زانی ئەوروپا لە حاڵەتێکی تۆزە پاسیڤە بە بەراورد بە کێشە دەولیەکان بە بەراورد بە ئەمریکا ڕەنگە وابکە ئەوروپا بە تایبەتی ئەڵمانیا و فەڕەنسا و بریتانیا زیاتر بێنە دەرەوە لە ئەمە نقطەیەکی تر کە ڕەنگە گۆڕانکاری دروستکە بۆ یەکەم جار لە ئەوروپایە مەسلەی اتفاقی دبلن و اتفاقی شنگنە کە جارێکی کە ئەوروپا هەستەکە پێویستەکە گۆڕانکاری لەو اتفاقیانە بکە وەتە کۆمەڵێک وڵات خەریکە پاشەکشەیەکەن کۆمەڵێکیان داوای ئەوەکەن کە هەڵپەرسێدرێ ئەو اتفاقی دبلن بۆ لەبەرەوەی ئەو اتفاقیاتانی کە ئەوروپا خۆی کاتی خۆی لە سەردەمی خۆشگوزەرانی خۆیان کردوێتی ئێستا بۆ بەمایی مشکلە بۆی کە ئەبێ تعامل لەگەڵ هەموو پەنابەرێکا بکە و مافیان باتێەوە دەرگا بکاتەوە عەزیەتیان نەیە و هینەکە ئێستا آخر شت هەمومان نەزانین لە هەواڵەکانە بیستمانە کە هەنگاریا کە ئێستا یەکەم وڵاتی شنگنە لە ڕووی جوگرافیەوە لە دوای تورکیا دیوار دروستەکە و جێش دابەزێنێ هەفتەیدا دوێسە لە تەمرینە ئەمەی کاگڕێوێن وتی جەنابێت تێگەشتنت چییە بۆ ئەو گۆڕانکاریانی کە ئەشێ بەڕێوە من وا چاوەڕوان دەکەم ئەوروپا ئێستا پێویستی بە دەستی کار هەیە ئەم مەوجێ دەستی پێکردووە مناقەشات لەنا ئەوروپا لەسەر چەند خاڵێ دەستی پێکردو یەکەم لەنا ئەوروپیەکانە مناقەشەیەکی زۆر هەیە کە ئەمریکا بەرپرسیارەتی پلەیەک ئەکەوتە ئەستۆی لەبەرەوەی ئەمریکا دەوری هەبووەکەوە مەسەلەی سووریا بە شێوازێکی تر بەلایەن نەکەوێ واتە ئەمریکا تۆمەتبارە بەوەی ئەم کۆچە زۆرە لە سووریاوە ئەڕوا بۆ وڵاتانەی تر چونکە بە ئاسمانەوە کێشەوەکو ئەفغانستانیشمەسەرەیەکێکە لە خاڵی دووهەم ئەوروپا ئێستا بۆتە دوو بەشەوە بەشێکیاڵێ با ئێمە دەرگا بکەینەوە ئەمانە وەرگین و بێن بەشەکەی تریاڵێ نەخێر با ئێمە وەکو قسەکەی کاگڕێبین وتی با ئێمە دووشت بکەین یەکەم چارەسەری کێشەکان بکەین لە وڵاتی سەرچاوە واتە ئێمە دامی ئابووری ئەو وڵاتانەی چوادەوری حەوزی ئەوە نیە دەریای ناوەڕاست بکەین بتوانین لەو شوێنانە ئێمە کەم بکەینەوە ئەمە خاڵی دووەمە ئەو کەمپە خەڵک بێتە ئەوێ بەپێی ئەو ستاندەرد و مەرجانەی کە لە خەڵکەکانە هەیە چوەکو هجرەی شەرعی وەکو دەستی کار چوەکو ئەو کەسانیانوێ کۆچکەن بە ناوی بچون لەوێ بخوێن و ژیانێکی تر دروستکەن ئەو کاتە لە ڕێگەی ئەم کەمپانەوە جێبەجێ بکرێت و هەنگاریە پێشنیارێکی کردووە چونکە ئەمەی کە ڕوویدا ئێستا حتا لە ئەڵمانیا ناکۆکی لە نێوان بایر و ینی بڵین ناوچەی بایر کە بڵێن میونشنی تێدایە لەگەڵ ناوچەکانی تر ناکۆکیەکەیە بۆ نمونە سەرۆکی هەنگاریە
لەلایەن با بڵێن عمدەی ناوچەی بارەوە پێشوازی دەکراوە هەمان هاوڕایە لەگەڵ ئەوە کە پێویستە سنوور دابنرێ و خەڵک لە ئیتالیاوە و لە یۆنانەوە چوارچێوەیەکی بۆ دابرێت لەوێ بەپێ ئەو چوارچێوەیە ئیش بکرێ اینجا لەسەر دابشکردنی پەنابەرەکانیش مشکلە دروست بۆ بوونەتە دوو گروپەوە گروپێکیان وەکو هەنگاریا پۆلۆنیا دانیمارک چیک سلۆڤاک ئەمانە دەڵێن ئەڵێ ئێمە پێویست بەوە ناکە بەم شێوازە مامەڵە لەگەڵ پەنابەرە چونکە وڵاتانە خۆیان کێشەی دەستی کاریان نییە یعنی ئەوان فائزیانێ بەتاڵیان زۆرترە وڵاتەکانی تر و مشکلەیەکی تر کە لە بینانە دروست بوو ئەوەی تۆ هێمات بۆ کرد مەسەلەی دوبلن و شنگن ئەڵێ ئەگەر بە پێی ئەوە بێ یەکەمین وڵات کە یەکێ پێی دەخاتە سەر ئەو وڵاتە بێ کە ئەبێ تایدا ئەو نیە پەنابەری وەربگیرێ ئەبێ ئەمە دەستکاری بکرێ بەو شێوازە نەبێتە یەکەم وڵات هەر ئەبێ ئەو وەریگرێ بەڵکەوە بێتە قۆناغێکی ئیداری ئیشە ئیدارەکان لەوێەوە بکرێ اینجا دابش بکرێن بە شێوەیەکی عەدالەت بەسەر وڵاتە ئەوروپایەکان واتە من وا تەسەور دەکەم وڵاتە ئەوروپایەکان بە تەمای کۆبوونەوەی یا کۆبوونەوەیکی گەورن لەسەر ئەم مەسەلەیە و پێم وایە دابەژە بن ینی وڵاتانی ئەوروپا لەسەر ئەمە دابەژە هەر ئیزافەیە بەڵێ بۆ بەڵێ بۆ قسەکانی کاکاڵکەوت بڵێ ئێستا لە هەفتەی ئایندەیە بڕیارە کۆمیسیۆنی پەنابەرانی هەموو ئەوروپا کۆبوونەوەیەک بک بوو ئەوەی کە دابەشی بکەن تقریبا هەر وڵاتی 160,000 کەس هەر هیچ نەبێ وەرگێ نەک وڵاتێک ئەوانەی کە بەتایبەت بۆ نمونە هەنگاریە وەکو یەکەم وڵاتی شنگن ئەبێ زۆرترین وەرگێ هەتاوەکو بتوانن زەخت نەخەنە سەر وڵاتێک و ئەو وڵاتانەی تر هیچ زەختێکیان نەخرێتە سەر لەلایەکی ترەوە ئەمە کاریگەریە بێ لەسەر بەڕاستی لەسەر هەم ئابووری ئەو وڵاتانە هەم لەسەر ئەوەی کە ئایا تا چەند ئەتواندرێت بەکارهێنانی ئەم خەڵکەکە ئێستا سنوور داندرێت ئەمە بۆتە هێزێکی ڕاکێشانیش بۆ ئێمە کە زۆر بە ئاسانی هەموو ئەوروپا لە کۆبوونەوەیان چەند پەنابەر وەرگرن و دافعێکە بێ بۆ زۆرتر ڕۆشتن ئەگەر ئێمە ینی هیچ پەنابەر بەسەر وڵاتەکانە بە شێوەیەکی ئیجباری مشکلەکەی ئەوەیە کە هەر وڵاتەی کە توانای پەنابەرایەتی با بڵێن ئامادەی پەنابەر وەرگرتنی هەبێ بە بەراورد بە ژمارەی دانیشتوانی داهاتی ساڵانەی پێویستی بۆ هێزی کار لەسەر بنەمایانە بێت بۆیە حسەی ئیجباری ئەوەش ڕێیەکی تریانەکە ئەڵێ ئەبێ هەمووی وەرگرێ نەک مجموعەیەک پێشنیازی بەڵام کۆمەڵێک وڵات ڕەتی کردەوە زۆر سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان کاگڕەبین پەرواخان کاگڕەمەر کاگەڵکەوت جارێکی کە سپاستانەکەم تاڵقەیەکی تر شاد و سەلامەت بن و خواتان لەگەڵ